فەتاح ئیشی خۆی کرد و ترامپیش مەیلی دانوستانی نەماوە. وریا فەتاحم لەگەڵتانم پێتان دەڵم لە کاتژمێر 12 شەوی ڕابردوو تا هەشتیەم بەیانە چڕی داوە. هەردوو لا واتە ئێران و ئیسرائیل هێرشەخانیان بۆ سەر یەکتری بەردەوام بووە. سوپای پازداران دەڵێت فەتاحیان بەخار هێناوە و توانیویانە ئامانجە سەرەکیەکانیان بپێکن. وەک باس دەکرێت یعنی وەکو سوپای پازداران باسی دەکات لە هێرشەخانیاندا سیستەمی بەرگری ئیسرائیلیان تێکشکاندووە. ئیسرائیلیش بە هەمان شێوە دەوروبەری تارانی بردومان کردووە. یەکێک لەو ناوچانەی کە زۆر گرینگە کە ئیسرائیل دەڵێ بردومانمان کردووە زانکۆی ئیمام حوسێنە کە سەر بە سوپای پازدارانە. هەر شەوی ڕابردوو کۆبوونەوەیشی گرنگ لە ئەمریکا بەڕێوە چووە. ترامپ لەگەڵ تیمی ئاسایشی ئەمریکا کۆبووەتەوە. هەرچەندە بەپێی ڕاگەیاندراوێک بێت هیچ بڕیارێکیان نەداوە، بەڵام ئەوەی میدیاکان باسی دەکەن ترامپ مەیلی دانوستانی لەگەڵ ئێران نەماوە و ئارەزوویەوە دەکات بەشداری شەڕەکە بکات. وەکەوەی میدیا ئەمریکیەکان باسی دەکەن 48 کاتژمێری داهاتوو یەکلاییکەرەوە دەبێت. یان ئەوەیە ئێران دەهێنە سەر بێزی گفتوگۆ و ڕێکەوتن دەکات، یاخود ئەوەیە ئەمریکاش بەشداری لێدان لە ئێران دەکات. ئێمە بەردەوام هەواڵ و زانیاری نوێ لەبارەی هێرشەکانی ئیسرائیل و بە هەمان شێوە هێرشەکانی ئێران دەگوازینەوە. بۆیە بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی ئەم شەڕە دەتوانن بەردەوام چاوتان لەسەر 964 دۆڵکەی ئاڕدی و پەیجی 964 کوردی بێت.